هاوریان ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ئەمڕۆ ڤیدیۆیەکی زۆر کورتم ئامادە کردووە چونکە تازە گەڕاومەتەوە لە دەوام، زۆریشم خەوێت و زۆریشم برسیە. بەس حەزم کرد ئەم ڤیدیۆ کورتە ڕیکۆرد بکەم، وەڵامی ئەو پرسیارە گرنگە بیەمەوە کە زۆر لێم ئەکرێ لە ماوەی کۆتاییە. ئایا ئێستا ئەتوانم تەقدیمی ڤیزەی گەشتیاری بکەم بۆ کەنەدا یاخودنا؟ ئەگەر ئەتوانم لە چه حاڵەتێک؟ هاوڕێیان، حکوومەتی کەنەدا دوای 14 بڕیارێکی دەرکرد کە ڕێگە بیات بە هەڵگری ڤیزەی گەشتیاری داخلی کەنەدا بێت، بەڵام لە چەند حاڵەتێک. من لەم ڤیدیۆ زۆر بە کورتی باسی جۆرەکانی ڤیزەی کەنەدا ئەەکەم وە کامیان ئەتوانن ئێستا داخل بن بۆ ناوڵاتی کەنەدا. یەکەم، ڤیزەی قوتابی بیانی International Students ئەتوانن داخلی کەنەدا بن ئەگەر ڤیزەکان قبول کرابێ. بۆ نمونە تۆ تەقدیمی خوێندنت کردووە، ڤیزەکەت قبول بووە، بەڵام پێشتر نەتوانیوە لەبەر کەرەنتین لەبەر کۆڕۆنا بیت، ئێستا ئەتوانیت و ئەتوانیت تەقدیمیش بکەیت، تەقدیمی ڤیزەی خوێندن بکەیت بۆ ئەم ساڵ بەیان بۆ ساڵێکی تر بێ، بەڵام باشتر وایە بۆ ساڵی داهاتوو تەقدیم بکەن. بەمەرجێک قوتابی ئەتوانێت داخل بێ ئەگەر 2 جار ڤاکسینی لە خۆییا بێت، 2 ڤاکسینی وەرگرت بێت، و دووەمیش کەرەنتین پلانی هەیە. کەرەنتین پلان یانی چی؟ یانی ئەوەی کە تۆ 2 هەفتە کە کاتێ داخلی کەنەدا ئەبیت، 2 هەفتە ئەبێ زووتر بێ بۆ کەنەدا، 2 هەفتە لە وادەی دەستپێکردنی خوێندنەکەت ئەبێ لە هوتێلێک یاخود لە ماڵی هاوڕێیەکت یان لە هەر شوێنێک بێت، تۆ 2 هەفتە خۆت کەرەنتین بکەیت. ئەوە بە حکوومەت پیشانەی لە فڕۆکەخانە کە ئەڵێ من لەم ئەدرێسە ئەمێنمەوە بۆ ماوەی 2 هەفتە. کاتە قوتابی بیانی کێشەی نییە بە هیچ جۆرێک ئەتوانێت داخلی کەنەدا بێت. ئەمە بۆ ڤیزەی قوتابی، ڤیزەی ستودنت. دووەم، ڤیزەی گەشتیاری کێ ئەتوانێت داخلی کەنەدا بێت. لەوانەیە تۆ ئێستا ڤیزەی گەشتیاریت هەبێ و حەز بکەی بێی سەفەر بکەی. ئەگەر هۆکارێکی دیاری کراوت نەبێت لەم هۆکارانەی کە ئێستا باسی یەکەم، ئەوە ناتوانانی داخلی کەنەدابی کە هەرچەنە تۆ ڤیزەشت هەیە و گەشتویتە ناو فڕۆکەخانەی کەنەداش. ئەو کەسانەی کە ئێستا ئەتوانن داخلی کەنەدا بن بەم مەرجانەی خوارەوەیە: یەکەم، ڤاکسینیان لە خۆیان یابێ، 2 ڤاکسینیان وەرگرت بێ، کەرەنتین پلانیان هەبێ، و سێیەم، خانەوادەکەیان لە کەنەدا بن، دایک و باوک، خوشک و برا. باشە؟ یان دایکت، باوکت، خوشک و براکەت لێرێ ئەتەوێ بێی سەردانی بکەیت. حاڵەتێکی تریش ئەگەر خوانەکە دوور بێ، کەسێکت لەسەر ڕێی مردن بێت، پێویستی بەوە بێ کە تۆ ببینێت، ئەتوانی بە ڤیزەی گەشتیاری داخلی کەنەدا بیت، یاخود بەشداریکردن لە خولێکی ڕاهێنان، یاخود بەشداریکردن لە ئیڤنتێکی زۆر تایبەت کە پێویست بکە خۆت بێی بۆ کەنەدا، ئەوە ئەتوانی بە ڤیزەی گەشتیاری تەقدیم بکەی، یاخود ئەگەر هەتا داخلی کەنەدا بیت. ئایا من ئێستا ئەتوانم بە ڤیزەی گەشتیاری هەر بۆ گەشت و گوزار بێم؟ نەخێر. تکایە تەقدیمی ڤیزەی گەشتیاری مەکە لە ئێستا ئەگەر بۆ هیچ مەبەستێکت نییە، یاخود ئەگەر هەتا بە دڵنیاییەوە ناتوانی داخلی کەنەدا بیت، هەرچەنە ئەگەر تکتیش ببڕی بیتە ناو فڕۆکەخانەش. لەبەر 2 هۆکار، هۆکاری یەکەم، ئێستا وەزعەکە زۆر خراپ بووە. بۆ نمونە لە هەرێمی ئەلبەرتا ڕێژەی توشبوون بە کۆرۆنا زۆر لە زیاکردندایە، زۆر زیاکە، و ئێستا لەوانەیە لە هەفتەی داهاتوە من لە ماڵەوە ئیش بکەم، نەگەڕێمەوە ئۆفیس، ینی خەڵکەکە هەمووی کەرەنتین ئەکرێن لە ماڵەوە، ناتوانی بڕۆیتە ڕێستۆرانت ئەگەر 2 ڤاکسینت لە خۆت نابێ، جیمەکان دایانناوە دیسان دایخەنەوە لە هەفتەی داهاتووە. نازانم هەرێمەکانی ترچۆنە، بەڵام ئەزانم کە وەزعەکە باش نییە، بۆی ئەگەر هۆکارێکت نییە، ئەوە لە ئێستاە تەجیلی کە بۆ ساڵێکی تر، بۆ ئەوەی هەر کاتی وەزعەکە باشتر بۆ جا بتوانی داخلی کەنەدا بیت. لە هەندێک حاڵەتی تر، بۆ نمونە بزنست هەیە، ئەگەر ڤیزەی بزنست هەیە یاخود ڤیزەی کارت هەیە، ئەوە ئەتوانی 2 ڤاکسینت وەرگرت بێ. ئەگەر بۆ نمونە ڤیزەی کارە بۆ خۆت و خێزانەکەتەوە، ئەتوانن بە ئاسایی داخل بن. تەنها ئەو کەسەی بۆ سەفەر و سیاحەتیەت بۆ کەنەدا ناتوانێت داخل بێ، لەبەرەوەی ئێستا کاتەکەی گونجاو نییە بۆ سەفەرکردن. و هۆکارێکی تریش هەیە، ئێستا جۆکەی ساردی کردەوە، خەریکە سارد دەبێ، بۆیە هیچ کەسێک لە ئێستاە بۆ سەفەر و سیاحەت نایەت بۆ کەنەدا. باشترین کات بۆ سەفەرکردن ئەگەر ڤیزەی گەشتیاریت هەبێ،
باشترین کات لە مانگی 5 هەتا مانگی 8 ئەو کاتە دنیا گەرمە خەڵک زۆر تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکات بەڵام دوای مانگی 8 و 9 و 10 ئیتر کەشوهەوا زۆر سارد دەبێت کەس نایەت بۆ سەفەر چکە ساردە. ئەمە بە شێوەیەکی گشتی کاتە لە مانگی 9 ئێستا کە هەفتەی 9ە ئەو کەسەی کە ڤیزەی گەشتیاری هەیە وەکوتم لەو حاڵەتانەی باسم کرد ئەتوانێت داخلی کەنەدا بێت بە مەرجێک 2 ڤەکسینیشی وەرگرت بێت. تەنها ئەو کەسەی دیسان ئەیڵێمەوە تەنها ئەو کەسەی کە ڤیزەی گەشتیاری هەیە ڤیزەکەی هەیە پێشتر وەریگرتووە بەڵام هیچ هۆکارێکی دیاریکراوی نییە کە بێت بۆ کەنەدا زۆر زەحمەتە بتوانێت لە فڕۆکەخانە نەجاتی بێ بتوانێت داخلی کەنەدا بێت. هیوادارم ئەم ڤیدیۆ سوودی هەبوو بێ بۆتان ئەگەر هەر پرسیارێک تەیە لەسەر کەنەدا و ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا یاخود خوێندن و سکۆلەرشیپ ئەوە لە کۆمنت بۆم بنووسە تا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم شتێک بخۆم. خواتان لەگەڵ.